سردار خضر بكر بصالي نهوتو حفته ودستم بآميري ساز كردو وليا شي زورم هبول لسر آميري ساز كبتوانم فيري آميري ساز بو كاكبر زو خطات هبو عصفش زور باش همو زار كده چوم لاي براستي استفاده زور من دكدو لوي زياتر حزم سو آميري ساز يكم ساز لهوليري لبوم دروس كرا ساز شي زور جوان بو وأوقات يعني ساز شي باش بو جبراستي استا ساز هي مثلا ساز استا كاستا دروس دكن زور بروفيشنال بلام كأوقاتي أو ساز لبوم دروس كرا براستي لكنا من يعني بهاي شي زور هبو سرتا من لسنترا كان لهولير دستم ب فێرکاری کرد کە هێواران تەڵەبەکان داهاتن کە فێرم دەکردن لەگەڵیان دادەنیشتم هەستم دەکرد قوتابیەکان لە من دەستم پێ دەبن جا لەوێوە هەرم بە فێرکاریدا تا ئێستاش بەردەوام ئەوانەی کە سەردانی ئێرە دەکەن کە دایانەوێت لە پەیمانگا وەربگیرن لێرە فێریان دەکەم مەسەلەن لە پەیمانگا سەرەتا وەرناگیرێن اختبار دەکرێن ئەمە لێرە توانیمانە سی تا چل لەحن فێریان بکەین واتە لەوێن دەر بە ئاسانی وەردەگیرێن ئەو قوتابیانم گەلک زۆرن کە لە تەمەنێک نەیانتوانێ بەشداری یان ئەو کات نەیانتوانێ مەسەلەن ژیان ڕێگەیان پێیان نەدایە بەڵام ئێستا قوتابیم هەیە تەمەنی 40 ساڵە 35 ساڵە ئێستا خۆیان فێر دەکەن و بە بەردەوامیش هاتوچۆی ئێرە دەکەن Fa mi re mi fa, fa mi re mi do, mi re do re mi re do re si, re do si do do si do la. ڕۆژانە قوتابیەکان هەموو بەرنامەم لە بۆ داناینە دەزانن کە هەفتەی دوو وانەی وەردەگرن ڕۆژانەش لە ماڵێ سەعاتێک تا سەعات و نیوە ڕاهێنانیان هەیە تا 3 مانگ بەردەوامیان دەبێت پاش ئەو 3 مانگێکە مەسەلەن ئەو 18 کۆرسەی فێر دەبن ئیدی قوتابیم هەبووە 5 لەحنی وەرگرتیە واتە 5 ئاوازی وەرگرتووە ئەوان تکەی هەموو بەخۆی فێر بووە لە بەوەی جێی سەماعی باشە دەست و پەنجە حتمان دەبی بڕێک کە ناسک بوو باریک بی باشترە لەوەی کە پەنجە زۆر خڕبی بەڵام ئەوە زۆر مهم نییە مهم ئەوەیە ئەتو جێت مۆسیقی بی يعني جێگیری مۆسیقای بی کە ئەتو شتێک عەزب دەکرێت دەتوانین تەقلید بکەیەوە لە برەوەی دەست ئیعاز نادە مێشی ئیعاز دەدا تۆ پەنجانە ببینێت کە زانیم خەڵک لەسەر دەستی من فێر دەبێت بیرم لەوەی کردەوە کە دوکانێک دابنێم هەم ئالەتەکان بفرۆشم هەم بتوانم خەڵکەکەی فێر بکەم هەم چاکردنەوەش مەسەلەن هەر ئەوانەی کە پێویستیان بە چاکردنەوەی سازەکانە مەسەلەن بە باشترین شێوە سازەکان سادەکەینەوە یعنی لە ناو دوکانەکەی چاکردنەوەشمان دەکرد هەم فێرکردن هەم فرۆشتن هەم چاکردنەوەی ئامێرەکە ئەوانەی کە حەزیان لێیە تەمرینی قورجیان هەبی مەسەلەن ئەمە تەمرینی سۆڵفێجیان پێ دەدەین کە بتوانن قورجیان پێش بکەوی لە گوتنی گۆرانی قوتابیەکانم زۆرن کە ئەوانەی لە شوێنە گشتەکان عەزب دەکەن مەسەلەن لە کۆنسێرتەکان لە حەفەلاتەکان لەگەڵ هونەرمەندی گەورە عەزب دەکەن زۆربەی هونەرمەندەکان ئەوانەیە کە ئێستا لە پەیمانگاش مەسەلەن وەرگیرانە مستاوایکی زۆر باشیان هەیە هەر ئێستا تەڵەبەم هەیە یعنی لە 9 ساڵیەوە تەڵەبەم بووە ئێستا لە کنەخۆم مامۆستایە باشە دەرسی پیانۆی دەرێتەوە دەرسی گیتاری دەرێتەوە ئامێری گیتارمان هەیە وەکو غەربیەکان ئامێری گیتارمان هەیە فلوتمان هەیە سەکسیفۆن هەیە مەسەلەن درامز هەیە بەڵام
زیاتر خەڵک حەزی لە ئامێری شەرقی بەڕاستی جێساز ئامێرێکی کوردیە بەڕاستی زیاتر خەڵک حەزی لە ئامێری سازە پەیوەندیم لەگەڵ هونەرمەندەکان زۆر باشە ئیبراهیم تاپلی ساز ئیشمان لەگەڵ کردووە وەکو عەزم فەتحی عەبدوڵڵایە کاک ئەیوب عەلیە هەم جارێت سەردانمان دەکات زۆربەی هونەرمەندەکان وەڵا